خۆم کرا عرب ڕوم نهات. نزیک بە 30 ساڵ دەبێت سەرقاڵی پاکردنەوەی تەوالێتی مزگەوتەکانە بە بێ بەرامبەر تەنها ئەگەر خێرخواز هاوکاریەشی بکات و ئەگەر نەشی کات ئەوە ئەم چەند مزگەوتێکی شاری سلێمانی بە بێ موچە بە بێ هیچ پارەیەک پاک دەکاتەوە. لێرە کاگەژاری لێیە کە خەڵکی گەرمیان ئەگە فەمی تێرە کاگەژار سڵاو لێ بێ چۆن و دەسە کرد بەم کارە پاکردنەوەی مزگەوت بەڵام بێ موچەش تا ئێستا تاعین نەبووی. تاعین نەبوومەوە بەردەوامم لە 95 خەریکم ئیشەم هەستیام بە فکری خۆم مزگەوتێکم بینی زۆر پیس و چەپەڵ و دیرەوەتا لە ساڵی چەند؟ لە ساڵی 95 لە مزگەوتی خەزازەکان. بەڵێ وەڵا کاکە یەکەم تەوالێتم پاک و کرد جۆرەکات بەرامدی ئەتر یانی پیا و ڕاست بڵێ درۆ باش نییە. خۆم کرا عرب ڕوم نهات. خۆم کرا عرب و کەتە مجاورەکە لەگەڵ بەردەوام بوو بە عەرەبی قسەیە کرد و مش بە عەرەبی جوایمەدا و دەستم کرێش کردن. وەڵا نیم ساعت جارێ سێ چارەک جارێ 20 دقیقە جارێ کەبابی هێناوە مریشی هێناوت بە قوربانم بە ساخەو بم بە کوردی و عەرەبی تێکەڵی کوردی و مریەکە ها جوایمەداوە قسەم ناکرد ئەمە کێشە نییە. وەڵا تر تەوالێتەکەم پاک وەکرد مامۆستاش هاتووتی کاکەی گیان هەبە ساخەت بوو هەموو حەوت تەوالێت بوو هەر حەوتەکەیم پاک وەکرد بە ڕۆژێ. مزگەوت پاکی تۆ لە سلێمانیە. وەڵا لە سلێمانی ئەگەڕم بەسەر مزگەوتەکانتر ناڵم پێت ئەوە نە مزگەوت چونکە ئەگەڕم بەسەر مزگەوتەکان هەر مزگەوتێ بێڵێ من لە خزمەتێم نێ وازی لێ مزگەوت هەیە کە نەیەڵن مزگەوتێ وەڵا کاکە گیان خۆمان مجۆرمانەیە مجۆرش هەیە نایکە. ئێستا مزگەوتەکان بازار هەمووی بگەڕێ مزگەوتی خانەخە مزگەوتی گەورە مزگەوتی دوو دەرگا